نەوشیرا مستەفا لەگەڵ سەرۆکی پەرلەمان کۆبۆ و ڕایگەیان سوورن لەسەر ئەنجامدانی چاکسازی بنەڕەتی لە هەموو بوارەکاندا. بەمەبەستی دابینکردنی موچەی پێشمەرگە شاندێکی وەزارەتی پێشمەرگە سەردانی ئەمریکا دەکات. لە قیسلێمانی شێتی مامۆستایان بەسەر دوو بەرەدا دابەش بوون و بەشێکیان دەڵێن بایکۆ دەشکێن و بەشەکەی تریش ڕەتی دەکاتەوە. This is NRT News. خۆشەویستان جوانترین سڵاوتان لێبێ لە پانۆرامای ڕووداوەکانە و لە نارتی ڕاستەوخۆ لەگەڵتان بەردەوام بین. ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان و سەرۆکی پەرلەمانی کوردستان لە لەندەن کۆبوونەوە و نەوشیرۆ مستەفا ڕایگەیاندووە سوورن لەسەر ئەنجامدانی چاکسازی بنەڕەتی لە هەموو بارەکاندا. یوسف محەممەد سەرۆکی پەرلەمان لە ڕاگەندراوێکدا ماژی بۆ کردووە. لە کۆبوونەوەکەدا نەوشیرۆ مستەفا ڕایگەیاندووە با هەموو ڕێگایکی مەدەنی هەوڵێندا و بارودۆخی سیاسی و ئابووری بە شێوەیەک ڕێک بخرێ و سیستەمی حکومڕانی تەندروست پەیڕۆ بکرێت لە ڕووی سیاسی و ئابووریەوە کە لە قازاجی هاوڵاتیاندا بێت بۆی ببێتە بنەما بۆ خۆستنەوەی هەر دەرفەتێکی نێودوڵەتی نوێ لە ناوچەکەدا لە ڕووی بەدیهاتنی خواستە نەتەوەی نیشتیمانیەکانەوە. هەروە لە کۆبوونەوەکەدا سەرۆکی پەرلەمانیش ڕایگەیاندووە هەرێم بە دۆخێکی قورس و مەترسیداردا تێپەڕ دەبێ و ئەو دۆخەش کاریگەری هەبووە لەسەر بژێوی ژیانی خەڵک. نزیکەی 5 مانگە نەوشیرۆ مستەفا لە بەریتانیایە و بەرپرسانی گۆڕانی چەند جارێ ڕایانگەیاندووە بە مەبەستی وەرگرتنی چارەسەر چۆتە وڵاتە. ڕۆژی 19 مانگەش یوسف محەممەد بەرەو بەریتانیا بەڕێکەوت و بەپێی زانیارەکانیش نزیکەی هەفتەیەک لە وڵاتە دەمێنێتەوە. بۆ یەکەم جار لە دوای ڕووداوەکانی 12 ئۆکتۆبەری ساڵی ڕابردووەوە جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان کاوکە دەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانە سەردانی فراکسیۆنی گۆڕانی کرد لە تەلاری پەرلەمان و کۆبوونەوەیان ئەنجامدا. برزۆمەجید سەرۆکی فراکسیۆنی گۆڕان بەینارتی ڕاگەیان جعفەری منکی جێگری سەرۆکی پەرلەمان پەیوەندی پێوە کردوون بۆەوەی سەردانیان بکە و ئەوانیش لاریان نەبووە. سەرۆکی فراکسیۆنی گۆڕان ڕاشی گەیان سەردانەکە سیاسی و کۆمەڵاتی بۆ و تاوتوی دۆخی هەرێمی کوردستانیان کردووە. لا دوای ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمانی کوردستان و دوورخستنەوەی وەزیرەکانی گۆڕان لە 12 ئۆکتۆبەری ساڵی ڕابردوودا ئەمە یەکەم جارە فراکسیۆنی گۆڕان و جێگری سەرۆکی پەرلەمان کۆ ببنەوە و پێشتریش هیچ کۆبوونەوەیەکی پەرلەمانی و حەزبی لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕاندا ئەنجام نەدراوە. سکرتێری پەرلەمانی کوردستان ڕایگەیان ئەو لایەنەی پەرلەمانی پەکخستووە تا ئێستا هیچ جەنگاوێکی بۆ کاراکردنەوەی پەرلەمان نەناوە. ڕاشیگەیان هیچ جەوڵێک و هیچ ئومێدێک نییە کە دوای پشووی پەرلەمان کە کۆتایی مانگە کۆتایی دێت پەرلەمان کارا بکرێتەوە. هەرێمی کوردستان ئەم کەردە پشتگوێ خراوە. لە 7 ئۆکتۆبەری ساڵی ڕابردووەوە پەرلەمانی کوردستان کۆبوونەوەی بەخۆیەوە نەبینیوە بەڵام پەیڕەوی ناوخۆی پەرلەمان داوا دەکات لە هەفتەی داهاتووەوە پەرلەمان دەست بە کار و کۆبوونەوەکانی بکاتەوە. سکرتێری پەرلەمانی کوردستان کە پشکی کۆمەڵی ئیسلامی کوردستانە و دەبێت لە هەموو کۆبوونەوەکانی پەرلەماندا بەشدار بێت ئومێدی بەوە نییە دوای پشووی پەرلەمان کۆبوونەوەکان دەست پێ بکەنەوە. دەرزبردن بۆ هەر پرۆسەیەک بۆ هەر پرسێکی چاکسازی لە هەرێمی کوردستان بەهایەکی نابێ بۆیە چارەسەر ئەوەیە وەکو کورد دەڵێ لە کلی شێتان بێنە خوارەوە و پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە هەمومان پێکەوە دەستبەرین بۆ ئەو هەموو قەیرانی کە لە هەرێمی کوردستانە هەیە و بە یاسا چارەسەریکەین. وڵات ڕێک بخینەوە بە یاسا عەقڵێتی حیزبی بەرژەوەندی حیزبی لێگەڕێن وازی لێبێنین. بەهاری هەرێمی کوردستان چیتر بە پاییز بەڕێ نەکەین. دڵی هاوڵاتیانی کوردستان خۆش بکەین و بچین بە دەمیانەوە. دیارە هەرێمی کوردستان ناقارەکانی بەم ڕۆژەکەیەوە کێ و کێ لە پشتێتی ئەوەی کە تا ئێستا بینرێ هیچ بەرچاو ڕۆشنیە هیچ ئومێدێک نییە هەتا ئەم ئیرادەیە زاڵ بێکە ئەوش پێڵێن ئیرادەی حیزبی و بەرژەوەندی حیزبی کە زاڵ بۆ بەسەر بەرژەوەندی دەوڵەتداری و خزمەتکردن بە خەڵک. بزوتنەوەی گۆڕان چاوەڕوانی ئەوەیە بەبێ ڕێکەوتنی سیاسی سەرۆکی پەرلەمان بگەڕێتەوە هەولێر و دوای پشووەکە دەست بە کۆبوونەوەکانی بکاتەوە چونکە خۆیان دەڵێن هەوڵێکی وایان هەیە
ئامادەکاری بۆ کۆبوونەوەی پەرلەمان بکەن. دیاداشتێک ئامادەکەین بۆ ئەوەی کۆبوونەوەیەکی ئاسایی پەرلەمان لەیەکی سێ تاوەکو دەی سێ لەو نێوانە لە هەولێر ببەسترێت. و داوا لە سەرۆکی خودی سەرۆکی پەرلەمان بەڕێ دکتۆر یوسفەکەم کە باوەمگەوازی دەرکا بۆ گرێدانی دانیشتنی ئاسایی پەرلەمان لە هۆڵی پەرلەمان لە هەولێر و لێرەشەوە داوا لە برایانی پارتی دیموکراتی کوردستانەکەم ڕێگر نەبن. کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان لە هەموو لایەک زیاتر پەیوەندی بە پارتی دیموکراتی کوردستانەوە هەیە، چونکە ئەگەر ئەو ڕازی بێت سەرۆکی پەرلەمان بگەڕێتەوە هەولێر، ئیتر لێرەوە پەرلەمان کارا دەبێتەوە و کۆبوونەوەکانی دەست پێ دەکات. ئێمە لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵەوەداین کە بەڵێ دەبێ پەرلەمان کارا بکرێتەوە و زۆریش زدین لەسەرەوەی ناکرێت ئەو دۆخە کاتێکە ئێستا پەرلەمان تێدایە بەردەوامی هەبی و درێژە بچێشێتن. بەڵام پێشمان وایە بەڕێکەوتنێکی تازە و بە شێوازێکی نوێ و بەڕێکەوتنێکی نوێ لەگەڵ لایەنە سیاسیەکان جارێکی دیکە پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە. بەپێی مادەی 5دا پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان، پەرلەمان لە ساڵێکدا 2 خولگرێ دەدات. یەکەمیان لە سەرەتای مانگی ئازارە و دەست پێ دەکات و لە کۆتایی مانگی حوزەیراندا کۆتایی دێت. دووەمیان لە سەرەتای مانگی ئەیلوولەوە دەست پێ دەکات و لە کۆتایی کانونی یەکەمەوە کۆتایی دێت. پەرلەمانتاران چاوەڕێی ئەوە نەکەن، پێویستە فشاری جددی بکەن بۆ ئەوەی کە پەرلەمان بگەڕێنەوە دۆخی ئاسایی خۆمان، بە تایبەتی لەم دۆخەیە کە هاوڵاتیان چاوەڕێی پەرلەمانن بۆ ئەوەی چەند بڕیارێکی گرنگ دەرچێ. لە 12 ئۆکتۆبەر دوای ئەوەی ڕێگری لە سەرۆکی پەرلەمان کرا بگەڕێتەوە بۆ هەولێر، پەرلەمانی کوردستان کۆ نەبۆتەوە سەرباری هەوڵ و نێونگیری لایەنەکان، بەڵام هێشتا پەرلەمان کارا نەکراوەتەوە. جگە لەمەش کۆتایی مانگی ڕابردوو لە کۆبوونەوەی بارزانی و لایەنەکاندا لیژنەی کاراکردنەوەی پەرلەمان و حکوومەت پێکات، بەڵام ئەم لیژنەیەش نەیتوانی پەرلەمان کارا بکاتەوە. هەفتەی داهاتوو پشووی پەرلەمانی کوردستان کۆتایی دێت کە بەپێی پەیڕەوی ناوخۆ دەبێت پەرلەمان دەست بە کۆبوونەوەکانی بکات، بەڵام پەرلەمانی کوردستان لە پشوودا بێت یان لە پشوودا نەبێت وەک یەک وایە، چونکە زیاتر لە 5 مانگە بەهۆی ڕێگریکردن لە سەرۆکی پەرلەمان بۆ هەولێر، پەرلەمانی کوردستان بە ناچاری خراوەتە حاڵەتی پشووە. هێمن مەحموودی نارتی، سلێمانی. پەیوەندی نێوان واشنتۆن و ئەنقەرە بەهۆی پشتگیریکردنی ئەمریکا لە پارتێکێتی دیموکراتی پێدا ئاڵۆزی تێکەوتووە و تورکیا هەڕەشەی داخستنی بنکەی سەربازیان چەرلیک دەکات بەڕووی فڕۆکەکانی ئەمریکادا. سەرۆکۆماری تورکیاش 2 هەڵبژاردەی خستۆتە بەردەم ئەمریکا و داوا دەکات لە نێوان تورکیا و پێدەدا یەکێکیان هەڵبژێرێت. پەیەدە درز دەخاتە نێوان ئەندامانی هاوپەیمانی ناتۆ و تورکیا هەڕەشەی داخستنی بنکەی سەربازی ئینجەرلیک دەکات بەڕووی فڕۆکەکانی ئەمریکادا ئەگەر بێت و هاوکاریەکانی بۆ پەیەدا بەردەوام بێت. تورکیا لەوە نیگەرانە کە ئەمریکا هەڵوێستی بەرامبەر پارتی یەکێتی دیموکراتی ڕوون نییە و لەسەر ئاستی وەزارەتی دەرە و کۆشکی سپی لێدوانی جیاواز لەو بارەیەوە دەدرێت. شەرەف مالکۆچ ڕاوێژکاری سەرۆکۆماری تورکیا ڕاگەیاند ئەمریکا و رووسیا لەسەر قەیرانی سووریا هاوکاری یەکتر دەکەن لە دژی تورکیا. وتیشی پێویستە ڕێوشێنی پێویست لە بەرامبەر ئەو وڵاتانەدا بگرنە بەر کە خۆیان بە هاوپەیمانی تورکیا دەزانن و دوژمنایەتیکردنی خۆیان دەشارنەوە. ئەو ڕێشۆنانیش تایبەت نابن بە تورکیا، بەڵکو سەرجەم ئەو لایەنانە دەگرێتەوە کە چالاکی دژی تورکیا ئەنجام دەدەن. ڕاوێژکارەکەی سەرۆکۆماری تورکیا ئەم جەنگەی ئێستای بە درێژکراوی جەنگی جیهانی یەکەم ناوبرد کە دژی جوگرافیای ئیسلامی و دەوڵەتی عوسمانی ئەنجام درا. وتیشی رووسیا و ئێران پلانی ئەوەیان هەیە کورد لە ناوخۆیاندا پەر بکەن و هەنگاوی دواتریش دابەشکردنی تورکیایە. ئاماژەی بۆش کرد کە چەند وڵاتێک هەن تورکیا بە هاوڕێ دەزانن و بەڵام ئەوانش لە چوارچێوەیەدا کار دەکەن. تووڕێی تورکیا بەرامبەر ئەمریکا لەوەش زیاتر بوو کاتێک جۆن کیربی دوودڵی خۆی نیشاندا بەرامبەر بە ڕاگەاندراوێکی حکوومەتی تورکیا کە پەیەدەی بە ئەنجامدانی تەقینەوەکەی ئەم دوایەی ئەنقەرە تۆمەتبار کردبوو. هەروە ئەمریکا بە ساردیەوە وەڵامی پێشنیازێکی تورکیای دابووە بە ناردنی چەندیەکەیەکی سەربازی بۆ سووریا تا دژ بە چەکدارانی داعش بجەنگن. ئەمریکاش جارێکی تر ڕایگەاندەوە کە پەیەدە بە تیرۆریست نازانن، بەڵکو بە هاوپەیمانێکی خۆیانی دەزانن کە لە سەرزەوی شەڕی چەکدارانی داعش دەکەن. لە ئێستاشدا ئەردۆغان 2 هەڵبژاردەی خستووەتە بەردەم ئەمریکا کە دەبێت لە نێوان تورکیا و پەیەدا یەکێکیان هەڵبژێردرێت. ئەگەر کورد هەڵبژێرێت ئەوە بنکەی سەربازی ئینجەرلیک بەڕووی ئەمریکادا دادەخات.
لە ئەگەری داخستنی بنکەی ئەنجەرلیکدا کە دەکەوێتە پارێزگای ئەدەنە و ڕێگەیەکی کورتە بۆ گەیشتنی فڕۆکەکانی ئەمریکا بە سووریا، فڕۆکەکانی ئەمریکا و هاوپەیمانی دژ بە داعش ناچار دەبن بنکە سەربازیەکانی ئوردون و کوێیت بەکاربهێنن کە ئەوەش کاریگەری لەسەر خێرایی ئەنجامدانی هێرشەکان دەبێت و خەرجیەکانیش لەسەر ئەمریکا زیاتر دەکات. تا ئێستا ئیداری کۆشکی سپی بە ئاشکرا هیچ لێدوانێکی لەسەر وتەکانی ئەردۆغان نەداوە و وەڵامی نەداوەتەوە. ناشزانرێت ئەمریکا کام لەو دوو هەڵبژاردەیە پەسەند دەکات کە تورکیا بۆی داناوە. تورکیا خەونی ئەوەی هەیە کە فشار بخاتە سەر وڵاتانی هاوپەیمانی نەدەوڵەتی دژی داعش تا ناوچێکی دژەفڕین لە باکووری سووریا لە نێوان هەردوو کانتۆنی کۆبانێ و ئەفریندا بسەپێنن بۆ ئەوەی ڕێگری بکەن لە پێشڕەویەکانی هێزەکانی سووریای دیموکراتیک کە یەپەگا یەکێکە لە پێکاتە سەرەکیەکانی ئەو هێزە و ڕێگە نادات کورد هەردوو کانتۆنەکە بەیەکەوە بگەێنێت. کاروان شێخ موحسین NRT. بەڵێ بەڕێزان لەم پانۆرامایەدا بۆ گفتوگۆ و شرۆڤەی زیاتر لە سەر پەیوەندیەکانی نێوان ئەنقەرە و واشنگتۆن، هەروەها لەسەر ڕووداوە نوێیەکانی ئێستەی نێوان ئەم دوو وڵاتە، هەروە پێشنیازە نوێیەکان و بژاردە نوێیەکانی ئەردۆغان بۆ بەردەم ئیدارەی ئەمریکا و خوێندنەوەکانی ئەم بژاردانە میوانداری سەرکەوت شەمسەدینمان کردو شیکەرەوەی سیاسەتی ئەمریکا لە ژووری هەواڵی NRT. سەرکەوم کاتت باش، دەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەم چی وا لە ئەردۆغان ئەکات کە دوو بژاردە بخاتە بەردەمی ئەمریکا؟ بەڵێ دیاری ئەم هەڵچوونەی بەرپرسانی تورکیا لە سەروی هەمووشانەوە ڕەجەب تەیب ئەردوغان زۆر هاوشێوەیە لەسەر ئەو هەڵچوونەی کە لە 2023 کاتێک کە ئەمریکا عراقی داگیر کرد لە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوویەوە لەو کاتەشا بە هەمان شێوە دوو بژاردەی خستە بەردەم بەرپرسانی ئەمریکا بە تایبەتی لە نزیکبوونەوەی پێشمەرگە لە کەرکووک و هەڕەشەی داگیرکردنی هەرێمی کوردستانی کرد. بەڵام ئەمریکا توانی بە دیبلۆماسیەتی خۆی بۆ ڕێگە فشارانەی خۆی کە هەیەی تورکیا دابمرکێنێتەوە تا ڕادەیەکی باشتر توانی سەرکەوتوو بێتەوە. ئەم دۆخەی ئێستاش کە ڕەجەب تەیب ئەردوغان و بەرپرسانی تورکیا خستویانتە بەردەم ئیدارەی ئۆباما هاوشێوەی ئەو کاتەیە بە تایبەتی هەڵچوونەمە؟ بەڵێ ئەمە زیاتر هەڵچوونێکە کە لە بێزاربوونیانە لە بەردەوامی نزیکبوونەوەکانی یەپەگە و ئەمریکا بە تایبەتی لە نزیکبوونەوە لە جەرابلوس کە ئەمە بەلای ئۆردوگانەوە پێشتر وەکو خەتی سوور دانراوە. بەڵام دیارە ئیدارەی ئۆباما ئەم ساڵێکی یەکجار حساسە بوویان و دو ساڵی ئیدارەکەیەتی و بە گرنگی ئەزانێ بەردەوام بێت لەسەر ئەو استراتیژەی لە سووریا کە هەیبووە کە ئەویش بە بەردەوامی پشتیوانیکردنی هێزەکانی وەکو یەپەگە و هێزەکانی سووریا دیموکرات بۆی بتوانن زۆرترین دەستکەوت بەدەست بێنن و بتوانن زۆرترین ناوچە لە ژێردەسەڵاتی داعش وەربگرنەوە و تەرکیز نەکەنە سەر ڕوبەڕبوونەوەی ئەسەد کە ئەمە استراتیژی ئیدارەی ئۆباما لە 2015 زیاتر پەریان بەم استراتیژە داوە. بەڵام دیارە تورکیا بەم استراتیژە نیگەرانەوە دەیەوێت لە ڕێگەی ئەو هەماهەنگی لەگەڵ ئەمریکا کردوتی لە ڕابردووە فشار بۆ ئیدارەی ئەمریکا دروستکە کە لە نێوان ئەو دوو بژاردەیە ڕای ئەمانە فشاری جدین، یعنی ئەمانە وا دەکەن کە تورکیا وا بکات دوو بژاردە بخاتە بەردەم ئیدارەی ئەمریکا؟ ئەگەر سەیری بکەی دیاری لە پەیوەندی تەلەفۆنیەکەی نێوان ئۆباما و ئۆردوگانیشە ئەوە لە وردەکاریەکەی تایە کە تا ڕادەیەکی زۆر ئەمریکا ئەوێ دڵدانەوەیەک بدا بە تورکیا و هیچ هەنگاوێکی فعلی و پراکتیکی نانێ بۆ ئەوەی کە تورکیا ڕازی بکە و هاوکاریەکانی لەگەڵ دڵدانەوەکە لە چیە بوو بڕە سەرکەوت ئەبڕم دڵدانەوەکە لە چیە لە کاتێکا لە پەیوەندی تەلەفۆنەکەی پێشووتردا ئۆباما بەڕوونی بە ینی ئاماژی بۆ کردبوو دەڵێ ئەوەی کە ئێستا دەگوزارێت لە سووریا نابێت یەپەکە جواب بکات کە بیقۆزێتەوە ناوچەی دیکە هین بکات. دەمە هۆشداریدانیش نییە بە یەپەکە؟ بەڵێ ئەوە دیاری لە چوارچێوەی ئەو دڵدانەوەیە کە تورکیا تا ئێستا بریندارە و ڕوبەڕووی تەقینەوە بۆتەوە لە ناوخۆی تورکیا ڕوبەڕووی شەڕێک بۆتەوە لەگەڵ هێزەکانی پەکەکە و هێزەکانی نزیک لە پەکەکە کە لەمەیانە ئۆباما هاوسۆزی تورکیایەوە تا ڕادەیەک بە ناڕاستەوخۆ هاوکاری تورکیای کردووە لەمە و ڕەنگە ئەگەر پێویستکە زیاتر هاوکاری تورکیاکە چونکە ئاسایشی ناوخۆی تورکیا بۆ ئەمریکا گرنگە. بەڵام مەسەلەی سیاسەتی سووریا بۆ ئەمریکا جیایەکاتەوە و ئەو مافە بە تورکیا نادا لە دوای 2013 لە دوای کۆتاییەکانی 2013 ئەو مافە بە تورکیا نادا کە هەموو سیاسەتی ئەمریکا ئەوەی هاوپەیمانان پێویستیانە لە سووریا ئەو ئاڕاستی بکە کە تا 2013 زیاتر لە ڕێگەی ئەنقەرەوە ئەو سیاسەتە ئاڕاستەکراوە تا ئەو کاتەش هەتا وەکو ڕوبەڕبوونەوەی کۆبانێ لەلایەن داعشەوە و نزیکبوونەوە لە گرتنی کۆبانێ هەتا ئەو کاتە ئەمریکا پەیەدەی فەرامۆش کردبوو لەبەر تورکیا ئەمەی کردبوو کە هەڵبەت ئەو ئەیزانی کە پەیەدە هێزێکی کاریگەرە لە سووریا بەڵکو هێزەکانی وەکو ئەنەکەسە ئەوانە کە لە تورکیا و نزیک بوون هاوکاری ئەوانیە کرد. بەڵام لە کۆبانێەوە ئەو دەرفەتە بۆ تورکیا نەما و ئەمریکا ئێستا سیاسەتی خۆی لەوێ جێبەجێەکە. تورکیا جگە لە بنکەی ئەنجەرلیکی شتێکی
ئەو توی نەکردووە. ئۆباما لە چەرپەیوەندی سێ پەیوەندی تەلەفۆنی ئۆباما ئەنجامی داوە لەگەڵ ئۆردوگانە لە 2015 لە دوای مانگی سێوە دوانیان بۆ پشتگیریکردنی کۆبانێ و بۆ پشتگیریکردنی یەپەگە بووە و لە هەر هەموو پەیوەندیەکانان جگە لەم پەیوەندی ئاخیرا تەرکی داوای لە تورکیا کردووە وەکو داواکردنێکی فەرمی ئیدارەی ئۆباما کە لە ئاستی باڵا ئۆباما خۆی داوای لە ئۆردوگان کردووە کە ڕێگە لە چوونە ژوورەوەی شەڕکەرە بیانەکان بگرێ بۆ ناو خاکی سووریا و ئەمریکا هەستی بۆ کردووە کە لە دوای گرتنەوەی کۆبانێ و ناوچەکانی حەسەکە و کۆنتڕۆلکردنەوەی سنوورەکانی تورکیا لەگەڵ سووریا زیاتر بەرز یەپەگەوە چوونە ژوورەوەی هێزە بابڵێ ئەو شەڕکەرە بیانەکان کە پەیوەندی بە داعشەوەکەن کەم بۆتەوە و لەبەرەوە ئەمە بە استراتیژێکی کاریگەرە زانێت کە یەپەگە بەردەوام بێت لە کۆنتڕۆلکردنەوەی ئەو ناوچە سنووریانە تاوەکو ئەوەی کە ئەو هەوڵە دیبلۆماسیە بێبەرهەمەی لەگەڵ تورکیا داوێتی بتوانێت لە ڕێگەی یەپەگەوە بەرهەمێکی هەبێ و تا ئەمە ئەمریکا ئەم سوودی ئەم پەیوەندی لەگەڵ پەیادا بینیوە بۆ خزمەتکردنی استراتیژەکەی خۆی لە سووریا بەڵام نەک بۆ زیانگەیاندن بە ئاسایشی تورکیا کە لەمەیانە ئەمریکا سوورە لەوەی کە پشتگیری تورکیا بکە ئەگەر بێت و هیچ هێزێ بێ بە هەڕەشە بۆ سەر ئاسایشی تورکیا بەڵام ئەمریکا ئەو مافە بە تورکیا نادا هەموو سیاسەتەکانی ئەمریکا لە سووریا تەداخلی تیا بکە یا لە ئێرانە یا لە عێراق تەداخلی تیا بکە بۆی ئەمریکا سیاسەتی سەربەخۆی خۆی هەیە لە سووریا لە ئێستا بە تایبەتی لە دوای 2013 ئەم سیاسەتە سەربەخۆیە پەیڕەوەکە دوای ئەوەی کە لە ڕێگەی تورکیا و ئەم سیاسەتە شکستی هێنا و نەیتوانی بەشار ئەسەد بخاون ئۆپۆزیسیۆنێکی یەکگرتووشی دروست نەکرد. بەم پێ و بەم پێشبینیە بێت ئیدارەی ئەمریکا چ وەڵامێکی دەبێت بۆ پێشنیازەکانی ئۆردۆگان دەستبەرداری تورکیا دەبێت یاخود یەپەکە؟ ئیداری ئۆباما لەبەرەوەی ئەمریکا خۆی وڵاتێکی زلهێزە هەردووکیان ئەگرێت لە هەردوو ئاستەکە لە ڕاستی ئەو جیاکاریەکە لە نێوان سیاسەتی خۆی لە سووریا و لەگەڵ دڵڕاگرتنی تورکیا و پاراستنی ئاسایشی تورکیا ڕەنگە لە ئاستێکە بۆ دڵڕاگرتنی تورکیا یارمەتی زیاتری تورکیا بدا بۆ لێدان لە پەکەکە و بۆ ڕوبەڕوونەوەی پەکەکە لە ناو خاکی تورکیا لەبەرەوە ئەمەیان بۆ ئەمریکا هێڵی سوورەوە تا ڕادەیەکی زۆر گرنگێکی زۆری بەوەداوە لە ماوەی ساڵی ڕابردووە کۆتاییەکانی ساڵی ڕابردووە هاوکاری سەربازیەکانی بۆ تورکیا زیاد ساردی دروست ناکە لە پەیوەندیەکانی یەبەکە و ئەمریکادا؟ ئەمەیان تا ڕادەیەکەوێتە سەر سیاسەتی یەپەگە ئەگەر یەپەگە لەبەر ئەوەی کە ئەمریکا هاوکاری تورکیاکە بۆ لەدان لە پەکەکە ئایدۆلۆژیانە ئەم بابەتە بە دژایەتیکردنی خۆی بزانێ ڕەنگە کاریگەری خراپی هەبێت لەسەر پەیوەندیەکانیان کە ڕەنگە بیرۆکەیەکی باش نەبی یەپەگە لە ئەم پەیوەندیە تێک بدات لەبەرەوە پەیوەندی نێوان یەپەگە و ئەمریکا خزمەتگەیاندنە بە استراتیژێک کە هەردوو لایەن باوەڕیان پێێتی و هەردوو لایەن سوودمەندن لەو استراتیژەی کە لە سووریا هەیە. ئۆباما نایەوێت سوپای وڵاتەکەی لە شەڕێکەوە بەئاڵە لە سووریا و لە کۆتایی ساڵی سەرۆکایەتەکە ئێوێت خۆی بە سیاسەتی ناوخۆوە با بڵێن بایەق بەوە بدا و هەوڵ بدات بارودۆخی ناو سووریا زیاتر ئالۆز نەبێ و لە ئێستا لەگەڵ ڕێکەوتن لەگەڵ ناڕاستەخۆ لەگەڵ سووریا و حکومەتی سووریا و ئێران و رووسیا بۆ ئەوەی شێوەیەک لە چارەسەر بۆ دۆخی سووریا بدۆزنەوە بۆیە ئەوەی کە تورکیا ئێوێ بارودۆخەکە ئالۆستر ئەکا و تا ڕادەیەکی زۆر ڕەنگە ئەمریکا ناچار بکە شەڕێکی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەشدار بێت کە ئەمە بۆ ئیدارەی ئۆباما ڕەنگە دوا بڕیار بێت ئەوەی کە هیچ چارەسەرێک هیچ بژاردەیەک نەمێنێت بتوانێت لە سووریا پەیڕەوی بکە بەڵام لەبەرەوەی یەپەگە توانیوێتی ئەو هێزە پیشان بداوە و ئەو توانایە پیشان بدا کە خزمەت بە سیاسەتەکەی ئۆباما بکە و استراتیژی ئۆباما کە لە مانگی 5 2014 ڕایگەیان کە شەڕی تیرۆر چیتر لە ڕێگەی جێشی ئەمریکاوە ناکرێت بەڵکو لە ڕێگەی هاوکاریکردنی هێزە ناوخۆیەکانەوە کرێت کە لە ئێستا یەپەگە جگە لە ناوچە کوردیەکان هاوکاری هێزەکانی تریشەکان ناوچەکانی تری ژێردەسەڵاتی داعش وەربگرێتەوە کە ئەمە باشترین سەرکەوتنە بۆ ئیدارەی ئۆباما و توانیوێتی ڕۆژ بە ڕۆژ شار بە شار لادێ بە لادێ لە ژێردەستی داعشی وەربگرێتەوە و شەڕەکەی لە 2014 و 15 پێچەوانە کردەوە کە داعش ئەم استراتیژەی هەبوو شار بە شار و لادێ بە لادێیەگرت ئێستا ئەو سەرکەوتانە یەپەگە تۆماریەکە و ئەمە باشترین دەستکەوتە بۆ ئیدارەی ئۆباما بتوانێت کۆماریەکانی پێبێدەن بکە و تا ڕادەیەکی واشیش بتوانێت سەرکەوتنی بەدەستبێنێت و ڕای گشتی ئەمریکاش لەگەڵ ئەوایە کە دۆخی سووریا بە ئاشتیانە چارەسەر بکرێ و ئێران و رووسیا بەشدار بن لەمەیە بەڵام سیاسەتەکەی تورکیا لە سووریایە ئەمەیتیانە و تا ڕادەیەکی زۆر سووربوونە لەسەر لابردنی ئەسەد و پشتیوانیکردنی ئۆپۆزیسیۆنێک کە ئەمریکا خۆی پێی وایە فەشەلی هێنا ئەو پرۆگرامە کە لە تورکیاشە پرۆگرامەکەی جێبەجێ کرد ساڵی ڕابردوو ئەویش ڕاهێنان بە هێزەمیان ڕەوەکانی ئۆپۆزیسیۆن کە دیسانەوە تورکیا ڕێگەی نایە یەپەگە لەو ڕاهێنانە بەردەوام بێ بۆیە ئەمریکا دوجار سیاسەتی خۆی لە سووریا جێبەجێ کرد کە پشتگیریکردنی ئەو هێزانەیە کە بە فعلی شەڕی داعشەکەن لە سووریا یەپەکە دەبێت هەلەکە چۆن بخۆزێتەوە لە کاتێکە سەبۆتە خاڵی گرنگ و هێست لای ئەمریکا
بەڵێ ئەوەی کە گرنگە بۆ یەپەگەل ئێستا بەردەوام بێت لە پاراستنی دیبلۆماسیەتی خۆی پەیوەندی دیبلۆماسیەکانی خۆی لەگەڵ واشنگتنە بە شێوەیەک نەبێتە هۆی ئیفتیزازکردنی تورکیا و تا ڕادەیەکی زۆر خۆی لە ئیفتیزازکردنی تورکیا و هەڕەشەکردن لە تورکیا بپارێزێ بە تایبەتی لە دۆخی ئێستا کە تورکیا بریندارە و ئەمریکاش هەر ئەم داوایی بە ناڕاستەخۆ لە یەپەگە کردووە کە خۆی لە بێزارکردن یان ئیفتیزازکردنی تورکیا بپارێزی حتا ئەگەر تورکیاش هێرش بکاتە سەری و هێرشی عسکەری بکاتە سەری ئەمریکا خۆی لە ڕێگە دیبلۆماسیەکان و ئەو فشارە لە تورکیا کە لە دوهەمین پەیوەندی تەلەفۆنی ئۆباما و ئۆردوگانی شاد تەرکیز لەمە کراوەتەوە کە ڕێز لە سووریا بگرێەوە تا ڕادەیەکی زۆر باسی لەوە کردووە کە بە دیاریکراوی هێرش نەکاتە سەر یەپەگە و ئەگەر ئێوە بەشدار بێت لە هێرشکردنە سەر داعشا ئەو ئەتوانێت لە ڕێگەی ئەو هاوپەیمانەتی کە تورکیا خۆی ئەندامن لە ڕێگەی ئەمریکاوە بەردەوام بێت لە لێدان لە داعش نەک لە هێزە ئۆپۆزیسیۆنەکان بە تایبەتی یەپەگە کە بەنسبەت ئەمریکاوە هێزێکی یەکجار کاریگەرە لە سووریایە بۆ یەپەکە گرنگە هەم ئیفتیزازی سووریا نەکە و هەم ئەو پەیوەندی ئایدۆلۆژیەی لەگەڵ پەکەکە هەیەی نەیکار بە بەشێک لە تێکدانی پەیوەندەکانی خۆی لەگەڵ ئەمریکا یا لەگەڵ تورکیا چونکە بۆ ئێستا پشگیریکردنی ئەمریکا و رووسیاش بە هەردووکیان بۆ یەپەکە گرنگە بۆی بتوانێت سەرکەوتنەکانی بەردەوام بێت. لە بەردەوامی گرنگیدانی زیاتری ئەمریکا بە یەپەکە و پەیوەندەکانی نێوان ئەمریکا و یەپەکە پێشبینیە کرێ ئەردۆگان هۆشداری دیکە با کارتی فشاری دیکە بەکاربێنێت لە کاتێکا بۆ نمونە لە نێو دوو هاوپەیمانەتی گەورەکەیە بۆ خۆی کێشەی لە ئێستا هەیە لەگەڵ رووسیادا ینی پێشبینیەوە کرێ فشاری دیکەش بکات بۆ ئەمریکا لە ڕاستە دیاری پرسی یەپەگە تا ڕادەیەکی زۆر پەیوەندی بە کێشەی تورکیاوە لە کێشەی پەکەکەەوە هەیە لە ناو تورکیا تا ڕادەیەک لە ڕووی دەرونی و کاریگەری لەسەر ئۆردوگان کردووە بۆیە هەتاوەک پرسی یەپەگەشی لەگەڵ پرسی پەکەکە تێکەڵ کردووە و دەیەوێت لیان ئەوەیە ئەمریکا ناچار بکات بە زیاتر پەیوەندی بەسن لەگەڵ تورکایە و بە تایبەتی لە بەرامبەر ئەو فشارانەی رووسیا لەسەری کردووە و لە بەرامبەر پەکەکەشا زیاتر هاوکاری بەدەستبێنێت تورکیا ئاگادارە لەوەی کە ئەمریکان ناتوانرێ ئەمریکا بخرێت لە نێوان بژاردەی ڕەش و سپی یان ئێمە یان یەپەگە و یەپەگەش هێزێکی بچووکە بۆ ئەمریکا ئەو مامەڵە قورسە لەگەڵان ناکا کە تورکیا دەست بەدای تورکیا بێ و تورکیا بۆ ئەمریکا هەردووکیان بۆ یەکتری زۆر گرنگن وەکو دەوڵەت وەکو شوێنی تورکیا بۆ ئەمریکا گرنگە پەیوەندی بازرگانی و سەربازی بەهێز لە نێوان هەردوو لا هەیە بۆیە ئەمە زیاتر لە ڕێوتریکی میدیایی ئەچێ لە بانگەشەیەکی میدیایی ئەچێ بۆ ڕازیکردنی دەنگی ناڕازی تورکە ناسیۆنالیستەکان و تا ڕادەیەکی دەنگی شەقامی تورکی و ئەو دەنگانەی کە ئەنتی دژە ئەمریکان لە تورکیا لە بەرزبوونەوەیان وەک لەوەی پرسێکی استراتیژی جدی بێ و لە ئەگەر حاڵاتێکی واشە ئەمریکا دیارە بژاردەی تری هەیە ئەتوانێت بنکەی سەربازەکان لە ئوردن بەکاربێنێت هەتا توانێت بنکەی لە هەرێمی کوردستان بەکاربێنێ و لە ناوچەکانی کەنداوی عەرەبیش لەو ناوچانەش توانێت بنکە سەربازەکانی خۆی بەکاربێنێ بەڵام ئەمە زیاتر تورکیا لی زەرمەند دەبێت چونکە ئەمریکا بۆ تورکیا زۆر گرنگە و یەکێک لە هۆکارەکانی پاراستنی خاکی تورکیا و پاراستنی ئاسایشی نیشتیمانی تورکیا لە بەرامبەر رووسیا و لە بەرامبەر نارەکانی تریا بۆیە ڕەنگە زەحمەت بێ لە بەرامبەر گرتنی جەرابلوز یان نزیکبوونەوەی یەپەگە لە ئەفرین تورکیا هەنگاوێکی وا مەترسیدار ببە کە پەیوەندیەکانی لەگەڵ واشنگتۆن ببڕێت چونکە لە بەرژەوەندی تورکیا نابێت و هیچ دەستکەوتێکی لێ نابێت لێ. سەرکەوت شەمسەدین شیکەرەوەی سیاسەتی ئەمریکا لە ژووری هەواڵی نارتی سپاس بۆتەوە. بەردەوامە بین. وتەبێژی حکوومەتی هەرێم ڕایگەیان دایانەوێت ڕێکەوتنێک لەگەڵ بەغدا ئەنجام بدەن کە جێبەجێ بکرێ و نانەوێت ڕێکەوتنێک وەک ڕێکەوتنەکەی ساڵی 2014 لەگەڵ بەغدا ئەنجام بدەن. دەژڵێت بەغدا زیاتر لە 22 میلیارد دلار قەرزاری هەرێمە. حکوومەتی هەرێم دەڵێت نانەوێت ڕێکەوتنێکی وەک ساڵی 2014 لەگەڵ بەغدا ئەنجام بدەن. ئەمە لێدوانی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەو لێدوانە دوای ئەوە دێت حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق بۆ جاری دووەم دووپاتی کردەوە کە ئامادەیە موچەی فەرمانبەرانی هەرێم بدات ئەگەر حکوومەتی هەرێم سەرجەم لەوتەکەی ڕادەست بکات. چ لە بودجەی 2014 چ لە بودجەی 2015 زیاتر لە 22 تا 24 میلیارد دلار قەرزاری هەرێمی کوردستانە. نامانەوێت 2016 بە دەردی 2015-2014 بچیتن. دەمانەوێت مەکانیزمێک هەبی متمانەیەک هەبی کە بتوانین ئەو ڕێکەوتنە ئەگەر ڕێکەوتنی تازە هەبیتن یاخود لە چارچێوەی یاسای بودجەی 2016 ڕێکەوتنەک بیتن کە قابلی جێبەجێکردن بێ. وەک وتەبێژی حکوومەتی هەرێم دەڵێت ئەوان پارەیەکی زۆر قەرزارن و بەغداش 22 بۆ 24 میلیارد دلار قەرزاری حکوومەتی هەرێمی کوردستانە. بەشێک لە چاودێران دەڵێن بەهۆی ڕێکەوتنەکانی حکوومەتی هەرێم لەگەڵ ژمارەیە کۆمپانیای بیانی ڕەنگە جارێکی تر هەرێم ناتوانێت تا چەند مانگێک پابەندی هیچ ڕێکەوتنێک ببێت لەگەڵ بەغدا. بەشێکی تریش
پێیان وایە هەرێمی کوردستان دەتوانێت پابند بێت بەڵام دەبێت وەک ڕێکەوتنەکانی تر نەبێت و بەڵگەنامەیەک لە نێوانیاندا هەبێت. وتەبێژی حکوومەت وتیشی قسەکانی عەبادی دوورن لە ڕاستیەوە بەڵام ئاماژەی بەوەشدا کە حکوومەتی هەرێم چاوەڕوانی ئالیەتی جێبەجێکردنە. هەندەی نەبرد کە بەڕێزیان بە ڕێگای کەناڵی میدیایی هەندێک شتی باس کرد کە دوور بوو لە ڕاستی. بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستانیش لە وەڵامی خۆی لە بەیانەکە بەڕوون و ئاشکرا بەرێ باشە ئێمە ئامادەینە بەڵام بەمەرجێک یاسای بودجە بە تەواوی جێبەجێ بکرد بە واتایەکی تر مافی هەرێمی کوردستان بە تەواوی بدرێ. لە سەردانی شاندەکەی هەرێم بۆ بەغدا هەردوو لە جەختیان لەوە کردبووەوە کە پێویستە درێژە بە کۆبنەوەکانی نێوانیان بدەن بەڵام پێدەچێت بارپرسانی هەرێم بیر لەوە نەکەنەوە لە ماوەیەکی نزیکدا سەردانی بەغدا بکەنەوە. ڕێبوارکاکەی یەناتی هەولێر. حیدەڕەبادی بۆ جاری دووەم ئامادەی خەرجکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی دووپات کردەوە ئەگەر هەرێم نەوتەکەی ڕادستی بەغدا بکات. هاوکا دەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی عێراقیش دەڵێت هەولێر و بەغدا مزایەدە دەکەن و هیچیان ئامادە نین ڕێک بکەون. لەم راپۆرتەدا ئەوە دەخەینە ڕوو کاگەر حکومەت هەرێم نەوتەکەی ڕادستی بەغدا بکات ئایا حکومەتی عێراق دەتوانێت موچەی فەرمانبەرانی هەرێم دابین بکات؟ لەم قەیرانە دارایی کە ڕوبەڕووی عێراق بۆتەوە بەغدا چۆن موچەی فەرمانبەرانی خۆی دابین دەکا و ئەو سەرچاوانە چین کە پشتیان پێدەوەستێت. بەغدا و هەولێر ماوەیەکی زۆریان با مشتومڕ لەسەر شەرعەتی گرێبەستە نەوتیەکانی هەرێم بردەسەر کەچی ئێستا داهاتی نەوتەکە و پێدانی موچەی فەرمانبەرانی هەرێم بۆتە تەوەری سەرەکی کێبڕکێ و لێدوانە دژبەیەکەکانی نێوانیان. لە میواندارەکەی پەرلەمانی عێراقدا حەیدەر عەبادی سەرۆکوەزیران جگە لە دووبارەکردنەوەی پێشنیازی نەوت بەرامبەر بە موچە جەختی کردەوە کە بەغدا بەردەوام دەبێت لە خەرجکردنی موچەی فەرمانبەرەکانی لە کاتی خۆیدا. ئەمە جگە لە دڵنیاییکردنەوەی هاوڵاتیانی عێراق کە ماوەیەکە دەستیان لەسەر دڵیانە لە ترسی وەستانی موچەکانیان جۆرێک لە ئیحراجکردنیشی تایە بۆ هەرێم کە موچەی 5 مانگ پێشتری زۆرێک لە فەرمانبەرانی نەداوە. ئەم دڵنیایی عەبادی لە کاتێکدا بە پێی هەموو پێوەرابووریەکان دۆخی دارایی حکوومەتی عێراق لەو پەڕی شڵۆقی و قەیراندایە چونکە بە پێی ئاماری وەزارەتی نەوت لە مانگی کانونی یەکەمی ڕابردوودا کۆی داهاتی بەغدا لە فرۆشتنی زیاتر لە 29 ملیۆن بەرمیل نەوت نزیکەی 2 تریلیۆن دینار بووە لە کاتێکدا حکوومەتی ناوەندی لەو مانگەدا زیاتر لە 3 تریلیۆن دیناری بۆ خەرجیەکانی بەکاربردن و وەبەرێنان خەرج کردووە. بەپێی نووسراوە فەرمیەکانی وەزارەتی دارایی عێراق حکوومەت لە چەند ڕێگەیەکەوە داهات دابین دەکات بۆ موچە و خەرجی وەبەرێنان کە ئەوانیش قەرزکردنە لە بانکە ناوخۆیەکان پشتبەستن بە داهاتی تری وەک باج و ڕسومات و ڕاکێشانی پارەی پرۆژەکانی پێشوو. لەبەرەوەی داهاتەکانی نەوت و باج کەمن بەغدا ناچار بووە زیاتر لە نیوەی خەرجیەکانی لە بانکە حکوومیەکان قەرز بکات. بانکە حکوومیەکانیش لە بانکی ناوەندی قەرز دەکەن کە کۆگای هەڵگرتنی یەدەگی نەختینەی وڵاتە. بەم پێش حکوومەت ناڕاستە و خۆ لا یەدەکی نەختینەی ڕادەکێشێت کە لە داهاتوودا کێشەی زۆر بۆ بەهای دینار و پۆلێنی ئابووری عێراق دروست دەکات چونکە ئەم یەدەگە بەراورد بە ڕابردوو بە ڕێژەی لە 120 کەمی کردووە. بەپێی ئەم زانیاریانش بێت بەغدا ناتوانێت موچەی فەرمانبەرانی هەرێم دابین بکات کە بە وتەی حکوومەتی هەرێم با پێشمەرگەشەوە ژمارەیان 1,400,000 کەسە و موچەی مانگانەشیان 890 ملیارد دینارە. بەپێی ئەوەی کار ڕاگەیەنراوە داهاتی مانگانەی نەوتی هەرێم 550 ملیارد دینارە. بەو پێش بێت پێویستە بەغدا 340 ملیاری تر بخاتە سەر ئەو پارەیە تا بتوانێت موچەی فەرمانبەرانی هەرێم دابین بکات. هەندێک لە چاودێرانیش دەپرسن ئەگەر عەبادی جددیە لە پێشنیازی موچە بەرامبەر بەنەوت بۆچی پارەی قەرزی ساڵانی 2014-2015 گەنمی جوتیارانی هەرێم ڕەوانە ناکات کە بڕەکەی دەگاتە 800 ملیارد دینار لە کاتێکدا گەنمەکە 2 ساڵ پێشتر ڕەوانەی بەغدا کراوە. هەندێکی تریش پێیان وایە ڕاستە حەیدەر عەبادی لە بابەتی موچەی هەرێمدا مزایەدە دەکات بەڵام لە وروژاندنی نەبوونی شەفافێت لە پرۆسەی فرۆشتنی نەوتی هەرێم و کەرکووک و وردەکاری نرخەکەیدا حەقی پێ و هەر ئەمەش وای کردووە دەنگی زوڵال بێت. دەشڵێن مامەڵەی فەرمی و دەوڵەتی بۆ فرۆشتنی نەوت دەبێت بە شێوەیەکی ئاشکرا و لە ڕێگەی بانکەوە ئەنجام درێت ئەگەر نا دەچێتە چوارچەوەی قاچاقچێتیکردنەوە. نمونەش بە عێراق دەهێننەوە کە سەرباری کێشابووریەکانی و کاریگەری خراپی زانینی ژمارەکان
لەسەر ئاشکرابوونی گەورەی قەبارەی قەیرانەکە مانگانە بەوردی پرۆسەی فرۆشتنی نەوت و تەنانەت ناوی کڕیارەکانیش بۆ ڕای گشتی ئاشکرا دەکات. بەرپرسان یەکێتی لە سەرپرسی داهاتی نەوت دابەش بوون بەسەر دوو بەرەدا. بەشێکیان کە نزیکن لە باڵی دەستڕۆشی و یەکێتی دەڵێن ئاگاداری داهاتی فرۆشتنی نەوتی هەرێمین، بەڵام هەرچی بەرەی دووەمە باز لەوە دەکەن کە ئاگاداری پرسی نەوت نین. بەڵامەوەی لە کۆتاییدا ڕای ئەم دوو بەرە یەکلا دەکاتەوە تەنیا مەسەلەی کاتە. یەکجار لێرە و لەوێ گوێبیستی هەڵوێستەکانی بەرپرسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبین کە باز لە داهاتی نەوت و شەفافیەت و ئاگاداربوون یان نەبوونیان دەکەن سەبارەت بە داهاتی نەوتی هەرێم. ئەگەر ورد بینەوە لە دۆسیی نەوت و لێدوانەکانی بەرپرسانی ئەم حیزبە ئەوە لێدوانەکانیان دابش دەبن بەسەر دوو ڕای جیاوازدا. ڕای یەکەمیان ئەوەیە کە هەندێشان ڕاستەوخۆ ڕای دەگەێنن ئاگاداری فرۆشتنی نەوتن و ئەو پرسە شەفافە. بەتایبەت ئەم لێدوانانە لەلایەن ئەو بەرپرسانەی یەکێتیەوە دەدرێت کە یان لە حکوومەتدا بەشدارن یان نزیکن لە باڵی دەستڕۆشتووی ناو یەکێتی وەگەوەی لە ڕابردوودا لەلایەن هەریەکە لە عیماد ئەحمەد، قوبات تاڵەبانی، مەلا بەختیار و چەند بەرپرسێکی ترەوە ڕاگەیەندرا. ڕای دووەمیان ئەو لێدوانانن کە باز لەوە دەکەن یەکێتی ئاگاداری پرسی نەوت نییە و نازانن داهاتەکەی چەندە و چەند هەناردەی دەرەوە دەکرێت. زۆر کاتیش ئەم لێدوانانە لەلایەن ئەو بەرپرسانەی یەکێتیەوە دەدرێت کە سەر بە باڵی دەستڕۆشتووی یەکێتی نین یان لە حکوومەتدا بەشدار نین. بەڕای بەشێک لە چاودێران تا ڕادەیەکی زۆر لێدوانی هەردوو باڵەکە و هەردوو لایەنەکەی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە و واقعین بە جۆرێک کە باڵی دەستڕۆشتووی یەکێتی بە تەواوی ئاگاداری مەلەفی نەوتە و دەزانن چەند دەڕوات و چۆن دەڕوات و بە چەند دەفرۆشرێت، چونکە ئەم باڵەی یەکێتی پەیوەندیەکی باشیان هەیە لەگەڵ پارتیدا بەتایبەت لە پرسە ئابوووریەکان و دابشکردنی داهاتدا کە دیارترینیان و نوێترینیان مەسەلەی هەناردەکردنی نەوتی کەرکووکە بۆ دەرەوەی هەرێم کە سەرباری ئەوەی ئەم نەوتە دەکەوێتە پارێزگای کەرکووک و ژێر دەسەڵاتی یەکێتی و سەرباری ئەوەی ئەم پارێزگایە بە پارێزگایەک دەناسرێت کە یەکێتی پێگەیەکی بەهێزی جەماوەری هەیە تیایدا. لە ئێستادا تەواوی نەوتی پارێزگای کەرکووک تەسلیم بە پارتی کراوە و لە دوای کشانەوەی حکوومەتی عێراق لەو پارێزگایە و لەو ناوچانەی کە نەوتی تێدایە هێزێکی تایبەت لە هەولێرەوە ڕەوانەی کێڵگە نەوتیەکانی هاڤانا و بای حەسەن کراوە و جێگیر کراون کە ئەم هێزانەش سەر بە پارتی دیموکراتی کوردستانن کە ئەمەش بۆتە جێی پرسیار لای زۆرێک کە چۆن و بەرامبەر بەچی یەکێتی نەوتی کەرکووکی تەسلیم بە پارتی کردووە. ئەوەشی تایبەتە بە ڕایەکەی تر کە باز لە ئاگادار نەبوونی یەکێتی دەکەن دیسانەوە بەڕای هەندێک لە چاودێران ئەم ڕایەش ڕاستە و بەشێک لەم بەرپرسانە ڕاستن لە لێدوانەکانیاندا بۆ پێی ئەم بەرپرسانە سەر بە باڵی دەستڕۆیشتوو نین و هەندێکیشیان لە حکوومەتدا بەشدار نین. بۆیە ئاگاداری نەوت و مەسەلەی داهاتی نەوت نین و هەندێک کاتیش ئەم لێدوانانە وەک فشار بەکاردەهێنن لەسەر یەکێتی و لەسەر پارتیش. هەندێک کەسیش بازڵەوە دەکەن کە هەندێک لەم لێدوانانە بەهۆی ئەوەوەیە کە ئەو بەرپرسانە پشتیان نییە لەو داهاتانە و هیچ بەرژەوەندیەکیان نییە. ئەوەی لە کۆتاییدا ئەم دووڕایە یەکلایی دەکاتەوە مەسەلەی کاتە و پرسیارەکە ئەوەیە کەی هاوڵاتیانی کوردستان ڕاستەوخۆ و بێ هیچ دوودڵیەک لە داهاتی نەوتی وڵاتەکەیان ئاگادار دەبن. چەند دەڕوات، بۆ کوێ دەڕوات، بەکێ دەفرۆشرێت، بە چەند دەفرۆشرێت، پارەکەی دەچێتە کوێوە، چۆن ئەم پارەیە دەگەڕێتەوە، چەندی دەگەڕێتەوە، چۆن بۆ موچە و بودجە دابەش دەکرێت. هەموو ئەم پرسیارانە و پرسیاری تریش ڕەنگە لە داهاتوودا وەڵام بدرێنەوە. بە مەبەستی دابینکردنی موچە و پێداویستی بۆ هێزەکانی پێشمەرگە شاندێکی وەزارەتی پێشمەرگە سەردانی ئەمریکا دەکا و لاگەڵ بەرپرسانی وڵاتەدا کۆ دەبێتەوە. شاندەکە پرۆژەیەکیان ئامادە کردو کە تێیدا ژمارە و داتای پێشمەرگەوە ئەو چەک و پێداویستیانی تۆمار کردووە کە بۆ ئەم قۆناغا پێشمەرگە پێویستێتی. هەرێمی کوردستان و ئەمریکیەکان سەرقاڵی دۆزینەوەی ڕێگەچارەیەکن بۆ دابینکردنی موچە و پێداویستی پێشمەرگە، بەڵام ئەو بیرۆکانەی تا ئێستا خراونەتە ڕوو ئاستەنگی زۆری لە بەردەمدایە. وا بڕیارە شاندێکی هەرێمی کوردستان لا چەند ڕۆژی داهاتوودا کە دیاری نەکراوە کەیە سەردانی ئەمریکا بکەن
ئەو شاندا پرۆپۆزۆڵێکیان ئامادە کردووە کاتیدا ژمارە و داتای پێشمەرگە و ئەو چەک و پێداویستیانی بۆ ئەم قۆناغت دەیانەوێ تۆمار کراون. وەزارەتی پێشمەرگە تەفاسیلی هەموو ئەو خەرجیانی یاوە بە ئەمریکەکان و ئێستا ئەمریکەکان ئیشی لەسەرەکەن ماوەتە ئەوەی کەەوە کۆنگرێز بڕیار بە لەسەر ئەو پارەی کە دابینەکرێ بۆ وەزارەتی پێشمەرگە ماگانە بۆیە موچە و پێداویستەکانی پێشمەرگە دابین بکرێ. پێداویستەکان بەگشتی یەکەم بەرگەی یەکەم موچەیە بۆ موچەی بۆ بینی 50 تا 6,000 کەس موچە پێ بدرێ وانی کە لە بەرەکانی جنگان دووهەم ئازوقەیە و پارەی خواردن. شاندەکە پێک دێن لە وەزیری پێشمەرگە بە وەکالات لەگەڵ چەند ئەفسەر و بەرپرسی باڵای سەربازی وا بڕیارە لە واشنگتۆن لاگەڵ بەرپرسانی باڵای ئەمریکا کۆ ببنەوە و تاوتوی داواکاریەکانیان بکەن کە گرنگترینیان پرسی بودجەی پێشمەرگەیە. پێشتر شاندی ئەمریکا و هەرێمی کوردستان هەر سەبارەت بەم پرسە دیدار و کۆبوونەوەیان ئەنجام داوە چێ شاندی هەرێمی کوردستان کە سەردانی واشنگتۆنیان کردووە چه ئەمریکەکان لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان لە هەورێر کۆبوونەتەوە. باپەی خەمڵاندنی وەزارەتی پێشمەرگە ئێستا بودجە و خەرجی مانگانەی پێشمەرگە دەگاتە 50 تا 70 ملیۆن دلار. هەروەها ژمارەی پێشمەرگە با 6,000 خەمڵێنراوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستان کە لە لیژنەی پێشمەرگەیە دەڵێ ئاسان نییە ئەمریکەکان بەم ژمارە و داتایانە قایل بن تا خەرجی و بودجەکە دابین بکەن چونکە ئەم پرسە دەبرێتە کۆنگرێز ئەگەر هات و ڕازی بوون بودجەکە دابین بکەن. گەشتبینیم بۆ قرارەوە ئەمریکا ناچێتە ژێرەوەبارە چونکە ئەمریکا زیاد لە 6 ملیار دلاری تاوەکو ئێستا لە شەڕی داعشا خەرج کردووە بە چەک و تەقەمەنی و بە ڕێگەی فڕۆکە و بە هەموو جۆرەکەن بۆیە پێم وانە ئەو مەسروفە گرانەی کە هێزی پێشمەرگەی کاوە بە تایبەت موچە کە بە ملیارات دینارە ئەمریکا ناچێتە ژێر ئەو بارە قەناعەتم بۆ نیە و ئەو تەنها دەنگویەکی علامیە و هیچی تاوەکو ئێستا نەکەوتۆتە بواری جێبەجێکردنەوە. مانگی ڕابردوو فواد حوسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم و کەریم سنجاری وەزیری پێشمەرگە بە وەکالەت و فەلاح مستەفا بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوە یاریمی کوردستان سەرداری واشنگتۆنیان کردو لە کۆبوونەوەکانیاندا باسی هاوکاریکردنی پێشمەرگەیان کردبوو. هێرشقادرێن ئارتی هەولێر. بەشێک لە ئەندامانی لەقی سلێمانی کێتی مامۆستایانی کوردستان ڕایانگەیان لەبەرەوەی بەشێک لە داواکاریەکانیان جێبەجێ کراوە لە سبەی نێو بایکۆت دەشکێن و دەستنەوە نێو هۆڵەکانی خوێندن. وەزارەتی پەروەردەش دەستخۆشی لەو هەڵوێستیان کرد. لا بەرامبەردا سەرۆکی لقی هەڵەبجەی کێتی مامۆستایان و لیستی هاوبەش لە لقی سلێمانی کێتی مامۆستایان و مامۆستای ناڕازی سلێمانی ڕایانگەیان تا داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت بایکۆت ناشکێنن. مامۆسایانی سلێمانی لەسەر شکاندنی بایکۆتی داوام لە ناوەندەکانی خوێندن بوون بە دوو بەرەوە و بەشێکیان سوورن لەسەر بایکۆت و بەشێکشان دەڵێن دەست دەکەنەوە بەدەوام لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا پاش کۆبنەوەی دەستەی کارگێڕی لقی سلێمانی یەکێتی مامۆسایان لیستی کوردستانی کە پێک دێن لە نوێنەرانی یەکێتی و پارتی و لە کۆی 9 ئەندام 5 ئەندامیان هەیە ڕایانگەیان بە زۆرینەی دەنگ بڕیاریاندا بایکۆت بشکێن و دەست بکەنەوە بە پرۆسەی خوێندن. دەژڵێن بەشێک لە داواکاریەکانیان جێبەجێکراوە و بەڵێنی جێبەجێکردنی ئەوانی تریشیان پێدراوە. ئەمڕۆ بەری ڕەنج و ماندووبوونی خۆمان دەچینەوە کە پێشتر لە بەیاننامەیەکمان دەرکردبوو لە 21 2016 بۆمان گرتن، بەڵام دوای دەسەبەرکردنی بەشێک لە داواکاریەکان بڕیارماندا باڵپەرساندی مانگرتن و دەوامکردن بۆ بەشێک لە داواکاریەکانمان کە لەم قۆناغەیە ماوە بۆ جێبەجێکردندا هەوڵاین لە داهاتوو بتوانین ئەو بەشەی تریش حکومەت بۆمان جێبەجێ بکات. لە بەرامبەردا لیستی هاوبەش کە پێک دێن لە نوێنەرانی گۆڕان و کۆمەڵ و یەگرت و سربەخۆکان بڕیاریاندا لە بایکۆتکردنی داوام بەردەوام بن و دەڵێن لەبەر ئەوەی هیچ کام لە داواکاریەکانیان جێبەجێ نەکراوە ئامادەنین بچنەوە ناوەندەکانی خوێندن. وتیشان لەسەر داوام نەکردن هیچ مامۆستایەک سزا نادرێت. نیوموچەی مانگی 9 ڕەتکردنەوەی خشتەی نوێ موچە و 30 ڕۆژارێک لە داهاتوە موچە دابش بکرێ و ئەو موچەیە کە بە شێوەی پاشەکە و لێمان دەبردرێت بخرێتە سەر ژمارە حسابێکی باقی تا ئێستا بەڕسمی جواب نەدرا تا ئێستا هەدەفمان نەپێکاوە بۆیە بەردەوامە بین لەمانگرتن و نەڕەزایەتەکانی خۆمان بەردەوامی پێدەین. لە دەرەوەی یەکێتی مامۆسایان بەشێک لە مامۆسایانی تر کە خۆیان بە مامۆسایانی ناڕازی ناساندووە بڕیاریاندا ئەمانیش لە بایکۆتکردنی داوام بەردەوام بن و دەژڵێن پابند نابن بە بڕیاری یەکێتی مامۆستایانەوە و تا تەواوی داواکاری و مافەکانی مامۆسایان بەدینێت بایکۆت ناشکێنن.
ئێمە وەکو مامۆسایانی ناڕازی بەردەوامی جەخت لەسەر بەردەوامی بایکۆت ئەەکەینەوە لەبەر ئەوە هیچ داوایەکی مامۆسایان جێبەجێ نەکراوە هیچ بەڵێن و بەڵێنێکی ینی چۆن بڵێ دیکۆمنتی ڕسمی بە مامۆسایان نەدراوە. سەرۆکی لقی هەڵەبجە یەکێتی مامۆسایانی کوردستانیش هاوشەوی مامۆسایانی ناڕازی سلێمانی ڕایگەیان بایکۆت ناشکێنن تا داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت. لەسەر نیوموچەکە ئێمە بەڕاستی بایکۆتمان ئەعلان کرد ئێستا لە نیوموچەکە کەمتریان پێداوین تر چۆن بایکۆت بشکێنین لەبەرەوە تەسلیم نابین بە واقع خراپەی کە هەیە. نزیکەی مانگێکە مامۆسایانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە بەهۆی دواکەوتنی موچەکانیان و سیستەمی نوێی موچەوە هۆڵەکانی خوێندنیان بایکۆت کردووە. پاژە ماوەیەش ئێستا لەسەر شکاندی بایکۆتەکەیان بوون بە دووبەرەوە و هیچ لایەن نەیانتوانی بەڕوونی بە خوێندکاران بڵێن بچنەوە هۆڵەکانی خوێندن یاخود نا. هاوکاریاسین NRT سلێمانی. لا کۆتاییدا گرنگترین ناونیشانەکان. نەوشیرۆ مستەفا لەگەڵ سەرۆکی پەرلەمان کۆبۆ و ڕایگەیان سوورن لە سەرنجامدانی چاکسازی بنەڕەتی لە هەموو بوارەکاندا. بە مەبەستی دابینکردنی موچەی پێشمەرگە شاندێکی وەزارەتی پێشمەرگە سەردانی ئەمریکا دەکات. لە قیسلێمانێکێتی مامۆستایان بەسەر دوو بەرەدا دابەش بوون و بەشێکیان دەڵێن بایکۆ دەشکێنین و بەشەکەی تریش ڕەتی دەکاتەوە. پانۆرامەتان پێشکەشکرا میشا بۆ هەواڵ و زانیاری زیاتر سەردانی سایتی NRT TV.com بکەن. کامەران بن.